بەناوی خوای بەخشندە و میرەبان بینەرانی عزیز و خۆشەویست من ئیبراهیم زیادم پێ خۆشحاڵم جارێکی دیکەش لە بەرنامەی ماچی پێیان بە خزمەتیەوەی عزیز و خۆشەویست شادەمەوە ئایزانم ڕۆ لە شاری کۆیەم دەمەوێت تاوتوێی پرسێک بکەم بابەتێک بکەم بابزانم خەڵکی لەبارەی دراوسێەوە چی دەڵێن دەبێت دراوسێکانمان چۆن بن و چۆن مامەڵەیان لەگەڵ بکەین ئەی جاران چۆن مامەڵە لەگەڵ دراوسێکان دەکرا مافەکانی دراوسێ چین و دەبێت ئێمە لەگەڵ دراوسەکانمان چۆن بین چەندێک خۆشە هاوکار و یارمەتی دەری یەکتری بین نەک کەسێک لە ئێمە لە گەڕەکەکەی ئێمە کۆچی دوایی بکاتن و ئێمەش بڵین ئەلحەمدولیلا کە فڵان کەس ڕۆیشت و دراوسەیەکی خراپ بوو ئەی چەند خۆشوە کە دراوسێکەمان باش بێت و لێ ئەمین بین کلیلی دەرگای ماڵەکەمان بیدەینە دەستی و بڵێن هەرچیت پێویست بوو بیبە وەکو جاران چۆن خەڵک متمانەی بە یەکتری هەبوو باشە ئەو متمانەی کە جاران لە بینی دراوسێکان هەبوو ئێستا ماوە ئەم پرسیارانە و کۆمەڵی پرسیاری دیکەش من لە وڵاتیانی شاری کۆی دەکەم ئێوە لەگەڵمانە بن بینەری پرۆگرامەکە بن. چی دەگەێنێ لە لای تۆ؟ دراوسێ ئەرچی لەسەر دراوسەیە بە حەقی ئیسلام و هەموو شێوەیەک یعنی لازمە کو مەسلحەتی خۆت بێ و هەم مەسلحەتی دراوسەیەوە کەشت بێ و زات لە مارێ بێت لە دوکانێ بێت لە هەر شوێنێکی بێ. بەڕای تو دراوسەی باش چییە؟ دراوسەی باشەوەی یعنی مؤمینە کابراایەکە مؤمین بێ معنای دراوسەی باش دەبێ. باشە جاران خەڵک چەندێک متمانەی بە دراوسێکەی خۆی هەبوو زاران بتمانەی زیاتر پێ هەبوو سقە زیاتر هەبوو باشتر بۆ عالم لەو ڕوو لەبەرچی لەبەرەوەی عالم وەچی ئێستا تەداخلی ئەولاوە نەکەین ماسە لە برین فەرق و جوازی و ئەو شتانە نەبوو لە ناو لە جیران لەبەر ئەوە بوو یعنی باشتر و عالمەکەی پێشان باشتر بوو لە زروفی ئەوڕۆ لە قانون و لە هەموو دەور و زەمانەکە جاران دەیانگۆ جیران باشترە لە خزم و کەسد چونکە جیرانەکە لە کاتی ناخۆشی و خۆشی زوو بە فریاد دەکەوێت بەڵام ڕەنگە خزمەکە دووربی و نەتگاتێ ئێستاش دراوسێکە باشتر لە خزمەکە ئێستاش دراوسێی چاک باشترە لە بەعزە خزمەک ئەی بەچێ دەڵێن دراوسەیەکی خراپ دراوسەیەکی خراپ خوا نەخواسە لە ڕووی شتەوە خراپ بێ یان شڕ و دڕ بێ یان زمانی باش نەبێ معناویەوە پێ دەرێن دراوسەی خراپ. ئێوە جاران کەنانێکتان حازر دەکرد قاپە شیوێکتان بۆ دراوسەکەی خۆتان دەبرد بالفعل وابوو ئەی ئێستا خۆت بۆ دەکەی ئێستاش دەیبێنێمە پەیوەندی لەگەڵ دراوسێکە چۆنە؟ ئێستاش زۆر چاکە و زۆریشیان یعنی لەوەدانە یعنی بالفعل دەبێت لە یەک پرسێنەوە لەگەل یەک نەپرسینەوە معنای وەچی جاران وەچی ئێستا ئەوە دەبێت ینی پەیوەندیێکی بەهێز تێ لەگەڵ دراوسەکە هەمویان لیان ڕازی و لە تو ڕازی بە زیاد بێ ئەلحەمدولله چ لە دوکان بێت چ لە مارێ بێ. تۆ بەچێ دەڵێی دراوسەیەکی باش؟ وڵای دراوسەی باش دەبێت وابیتن باوەڕت پێویستی قەت پێ وەکو جاران ئێستا ئەو دراوسەیە نەمایە ئەوەی جاران هەبوو بەڕاستیت پێورم لەبەرچ نەمایە شتەکان هەمووی گۆڕاینەی جاران ئەوەندە سیقە و باوەڕت بە دراوسەی هەبوو بەورات نەبوو خۆی دراوسەی باش لە برای باشترە بەڵام ئێستا ئەو زەمانە نەمایە خەڵک زاران ئەوەندە باوەڕی بە جیرانی هەبوو حتا کلیلی مارەکەی خۆی دەدایە دەستێ ئێستا لە ترسی جیرانی جاروالەوانەی قوفلەکی لێدەی لە ترسی جیرانەکەت وای لێ هاتی ئێستا زرو نەکبرم جیرانی خۆم بە شێوەی گشتی بە گشتی وای لێ هاتیە و ئێستا ئەوەی جاران دەڵێن جاران خەڵک ئەوەندە لەگەڵ جیرانەکەی خۆی باش بوو
ینی جێگای خزمەکانی بۆ گرتبووە لە کاتی خۆشی زوو بەهانای دەهات لە کاتی ناخۆشی زوو بەهانای دەهات جێی خوشک و برای لە بۆ دەگرتیەوە جاروا و زیرانە چ بە تەمەنت هەبوو وەکو داک و بابت وابوون بەڵام ئێستا و زروفی زەمانە نەماجا ئایا هەر کەسەوە بەخۆی ڕناگە یان هەر زروفەکە گۆڕایەوە هالیاتە کەسێک کە دەسوە شوێنێکی دوور بە دراوسێکەی خۆی دەگوت ئاگاداری ماڵەوە بەیان ئاگاداری منداڵەکان بە تا دەگەڕێمەوە کلیلی مارەکەی خۆی دەدایە دەستی باوەڕی پێ بوو کچی زائیرە بوو لە ماری زیرانەکەی دایدەنا تا دەچۆزیەکی داهاتەوە بەڵام ئێستا و زروفی زەمانە نەمایە هەموو شتێک گۆڕایە باشە چ وای کرد کە ئەو متمانەی زاران کەم ببێتەوە یان کاڵ ببێتەوە واللهی نازانم برێم هۆکارەکەی چییە نازانم برێم هۆکارەکەی 100% چیە بەڵام دنیا و هایلیاتە دنیاکە گۆڕایە بە ئام گۆڕایە لە هەموو دنیا گۆڕایە نەکار برێن وڵاتەکەی خۆمە ڕم نەمایە و زەمیر نەمایە و هیچی مەسەلەکە ئەوەیە خۆ لەگەڵ بابزانم لەگەڵ دراوسێکە چۆنی پەیوەندی چۆنە لەگەڵی واللهی ئەمن دراوسەیەکانم وەکو خوشک و برای خۆم خۆش دەوێتن و ڕێزم لە بۆیان هەیە و هیچ نازانم ئەو منیش لە بۆوان چۆنم لە کنەوانەوە منیش چۆنم بەڵام من وەکو خۆم وەڵای ڕێزیان لە سەرمدا دەنێم و باشە جاران ئەگەر خواردنێک ئامادە کرابایە بۆ دراوسێکیان دەیبێت ئەگەر قاپێک باە 100%. ئەی ئێستا ئەگەر شیوەکە خۆش بی و ناخۆشبی بۆ دراوسێکەتی دەبی واللهی ئێستاش هەیە ئێستا زاروای دەیبێ ئەو لە بۆ دەینیتن و ئێستا زەشتانە مایە هەندێک بەڵام ئەو سیقە و متمانەی جاران نەمایە ئەوەی جاران هەبوو ئێستا نەمایە ئەوەیە دەنە ئێستاش زۆر دراوسێ باش هەیە و خەڵکی باش مایە بەڵام بەعام بەگشتی وەک جاران نەمایە جاران خەڵک کوو لەگەڵ دراوسەکەی خۆی وڵی جاران زۆر باش بوو زۆر باش بوو برێ چۆن بوو بۆم باسکە خەڵک لەگەڵ دراوسەکەی لەگە دراوسی زۆر باش بوو کاکە ئینتیبابیان یەکدی دەدا و سیقان ئەگەر یەکدی هەبوو ئێستا ئەو سەردەمان سەردەمانی ئەو ئەتەرنێت و فەیسبووکەیە بەڕاستی خەڕک بەڕەحم بووە کەس ئاگای لە کەس نەمایە ئێستا کابرا سیقەی بە جیرانی خۆی نییە گەمارەکەی بەجێ بێلی بەڕاستی دەبی کامیرە و شتی ئەوە لە خۆیدانێ دەنا ئەوەندە لەسەر جیرانەکەی بتمانە لەسەر نەمایە جاران کلیلەکەی خۆی دەدای جاران کلیلی خۆی دەدایە شتێکی مهمی هەبا لە مار جیرانەکەیدا دەنا یا مندارەکان تەسمیلی جیرانەکەی دەکرد لە بەوەی سیقەی لەگەری هەبوو لە بەوەی سیلەی ڕەحمی دەیبزور لە بەوەی جیران لەگە جیرانی ئەو دەمی زۆر باش بوو خۆشەویست کاتی خۆی گوتیتی فەرموویتی ڕحم بە قوربانی بی گوتی کاکە ئەگەر یەکێکتان لێ مردیان میراتان لە پەش مێزێمە کەستان نەموەڕەسە تیمارەکەی خۆتان بدەنە جیرانەکەت ئێستا ئەوە نەمایە خەڕک بێڕەحم بووە کەس ئاگای لە کەس نییە چۆن دەتوانین ئەو متمانەی جاران بگەڕێنینەوە بتمانەیە دەبی ئەتوو لە پێشەگای خۆت چاکەی دوا جیرانەکەت ئەگەر خراپ بوو دەبی ئەتوو لێی ببووری لێبوورن زۆر بی وەگەر زۆر زیرانەشی بێکەلک بوو باسی لێبوردەیت کرد ئێستا جیران لەگەر جیرانی لەسەر شتێکی بەسیت سادا تەنانەت یەکتریش دەکوژن بەرێ وەڵای ئەوجاوە نارێ مەگەر زمانی خۆی ڕەحم زۆر بوو ئەو دەمی خەرک زەمیری هەبوو ئاینی و دینی دینەکەی دەپەرست دینێکی خۆشەویست بوو خەرک یەکدی خۆشەویست ئێستا ئەوە نەمایە خەرکەکە بەڕاستی ڕەحمی لەگە یەک نەمایە و جی لە چی دی هاتیە ئەو زیلە لەگە ئەو زیلێ ئەو دەمی زۆر جودایە تێدەگەی ئەزای ئێساش خوار لۆمان باشکە خوایە یاڕەبی خوایە خوا لۆمان باشکە عنی ئەمەگە لەگە جیرانەکەمان باش نبین وەڵی لەگە برا خۆزم کەس خۆشمان باش نبین جیرانمان باش نبین ئەرێ وەڵا بەڕاستی جیرانەکە عنی مهمی شتی لە دنیاە ئەوەی کە بەکەر کە جیرانەوە جیرانی دەنا ئەمن برا لێم دوورە خوشک لێم دوورە داک و باب نەمایە چێە ئەگە ئەوان بەهانام نێن لە عالاتێکی ئەمە شتێکم لێ دەخەومێ ئەگە جیرانەکەم لەو دەمی لەگەرم نەبییان بە یاریمەتیم نەدا و بەهانام نێ کەواتە وایە ئەمن دەبی ئینسانەتی من چبان بی دراوسەی باش چێە؟ دراوسەی باش تەنها ئەوەیە کە ڕێز لە یەکتر بگرن ڕێز لە یەکتر بگرن و ینی دراوسێ پێم وابێ لە برای لە پێشترە دراوسێ لە برا لە پێشترە؟ بەڵێ ئەم یەک لە بارەخۆمە تا زیرانەکەم نەخۆش بووم نەخۆش بوویمە تا زیرانەکەم بەسەرم ڕاگەشتە برایەکەم بەسەرم ڕانەگەیشتیم برویتمێ خەستەخانەی و نەخۆش بوویمە و چارەسەری شروع کردمەوە جە دوایە داک و بابوو برام هاتیە کەواتەم پێم وایە زەڕورتر بووە زۆر باشە
تۆ بە ئەوەی بە پێی ئۆزمونەی کە هەتا جاران خەڵک چۆن مامەڵی لەگەڵ دراوسەکەی خۆی دەکرد لەگەڵ جیرانەکەی خۆی دەکرد و ئێستا چۆن مامەڵە دەکاتن فەرقی زۆرە فەرقی یەکجار زۆرە جیلی پێشدان ئەگەر ئەوەی بکەی مێک لە بارە خۆم جیرانی خۆم لی دایم بڵێن پیاوەکەیان لەسەر لاساریەکی لە کۆڵانێ لی دایم مەمنون بووم بۆی بە نەچی بە بابیشم بڵێەوە لە کوڕەکەتمدا لەوەش دەتسام کە بابیشم لێم بدا بە تاکی دەروا بووە بەڵام جیری ئێستا مێک لە بارە خۆم لە جیرانەکەی خۆم ئەگە کوڕەکەی منداڵەکەی لاساریەک بکە ناتوانم نەک ئەوەی بکەم هەر ناتوان بڵێم وامەکە احتیمال لە پاش ساعتش کە باوکی یابرایەکی بێتە سەرم بڵێ کاکەلووە لە کوڕەکەم کردوات پێگوت یعنی بە عام فەرقەکی یەکجار زۆری هەیە جیران لەگەڵ جیرانی ئێستا یەو کاتی فەرقەکی یەکجار زۆری هەیە جاران دەڵێن خەڵک کلینی ماڵی خۆی دەدایە دراوسەکەی بە تاکید وا بووە بەشێکیان دەیگوت گەردن ئازابێ هەرچی پێویستت بوو بیبە ئەگەر نەهاتمەوە ماڵە یعنی وە کۆی کرد ینی ئەگە نەهاتمەوە ئەو ماڵە پێشکەش بە تووبی یعنی کەواتە لە میراتی پێشتر بووە ئێستا نەخروانیە ئێستا بەڕاستی ئەمە بە حقت کە تەمەشا دەکەن جیران تەما لە جیران دەکا جیران بگرە جیران هەیە زۆر جیران هەیە مەسەرەن هەربینی لەگەیەکنە لەسەر کێشەی بەسیتی منداڵیان لەسەر شتێوە ئەوە گەلک زۆرە جیران ئێستا بەبیرم دێ ئەگەر جیرانێک بەهات بە تەنیژ ماڵەکەمان یان بەهات با گەڕەکەکەمان هەموو خەڵکی و گەڕەکەی چین سەردانیان دەکرشەوە دەچوونە لایەن و بە خێر بێن و سەرچاو بەڵام ئێستا وەڵای ئەمنێک لە بارە خۆم ینی تەمەشا دەکەم ماڵ هەیە بستە گەڕەکەشی لەوانێ ئەرێ ئەوە چەند مانگەهاتی هەرکەس نێگۆمار لە چیە ئەگەر یەکێک بەهات بایە کەسێکی نوێ بایە لەو گەڕەکە ئیتر ئێوە دەچوون پێشوازیتان لێ دەکرد بەڵێ هەموو دەچوون برێن بابمانەمە ناو کاتە منداڵ بووین بابمان دەچوو بە خێراتنی دەکرد خۆیان پێک دەناسان ڕێزیان لە یەکتر دەگرت بەڵام بەخوای ئێستا دڵنیام ئەو شتە هەر نەمایە ناوەڵای ئێستا ئەو شتە نییە جیرانێک بێ بچن خەڵ جیرانەکانە سەردانی بکەن و ئێستا وەکو خۆت بابزانم سەردانی دراوسەکانت دەکەی زوو دەچێکنیانیان درەنگ بەخوای وەکو لەبەروەی شوێنەکەمان وایە زۆربەی ئێواران یەکتر دەبینین و ئەوە دەکەین بەڵام خوا نەخواسە لە نەخۆشیەک لە کاتەشی ناخۆشی یاخۆشی سەردانی یەکتر دەکەین بەڵام ڕۆژان سامێک لە بارە خۆم لەگە جیرانەکان میوارە لەگە سیان پێکەوە بووین لە کۆڵانەی خۆمان یعنی ئاگامان لێک هەیە بە عام ئاگامان لێک هەیە بۆ ناکەی منداڵەکانیش لەگەڵ یەکتریدا من وام کرد ینی پەیوەندەکانتان بەهێز بێت با من یەک لە بارە خۆم ڕچای ئەوم کردێ زۆر جار منداڵەکەم لە کۆڵانە دەرێم لەگە ئەو مندارێ ئەو مارەیان ئەوەی یان جاریە باسی تەشەنوزاتش دەکا لەگە مندارەکە ڕوودا دەرم کوڕم جێمە دێ و مندارە جیرانتە ئەوە چی مەکە بەڵام بە حەقەت ئێستا تەقریبەن بە عام فەرقی بینی جیران لەگەر پێشدان بە عام فەرقی زۆر زۆرە دراوسێ دەبێت لەگەڵ دراوسەکەی چۆن بێت دراوچێتی ئەگەر چاک نەبی دەبیلۆی بەجێبێلی دراوچی ئەگەر باش بیت و ڕێک و پێک بیت و لێ ئەمین بی و ئامانەت بی و ئێسامە دراوچەمان هەیە هەند باشە شەوانش باوەڕکە دەرکەنە دەرکەی حەوشە قەپار ناکەی زۆربەی شەوەکان بەیانی دێمە دەرێک و کرایتەوە ئێوارەکەیتمە هەر کراوەتەوە ئەوەندە باشە هەندە باشن لەو خوایە بە زیاد بیت لە بەعزە جێیەکی خەرک لەبەر دراوچەی خراپ خانیەکەی زۆر بە هەرزان دەفرۆشی دەرێ بەس بڕۆ دەرێن جاران کەسێک ئەگە بیست بە خانی بکڕێ خانوویەک بکڕێ سەرەتا تاقیبی جیرانەکانی دەکرد بەرێ سوعالی جیرانەکانی دەکرد دراوچیەکانی دەکرد ئەو مارە کوونە ئەرێوانە کوونام بە تەمامە خانیە بکڕم باشن ئەگە دەزانن بە ڕاستمان پێ برێن خێرتان دەگاتێ بە تووشی زەرمەند نەبی نوێنیا ئەو جا هەتا دراوسەی جاران کوو بوو لەگەڵ یەکتری هەی دراوچەی جاران هاتوچی زۆرتر بوو یعنی محیبەت و خۆشەویستی زیاتر بوو ئێستا کەمتر بەسەر یەکەوە دەچن بەڕاستی فەرقی زۆرە یعنی خەرشیش ئەگەر بەسەر یەکەوە نەچوو هاتوچووی یەکتر نەکرد یعنی ڕحمی کەم دەبتەوە جاران لەگەڵ یەکتریدا زۆر تێکەڵ بوون هاتوچۆ زۆر بوو هاتوچوو زۆر بوو ئەوان داهاتنا مارمانەمە دەچوینە ماریان دەعوەت و
شتی یەکترمان زۆر دەکرد بەبێ ئەوە دەچوین لە دەرکەشمانە دەدا دەچوینە ژوورێ جاریوە هەبوو هەندە لە گەریەک باش بووینە بەس ئێستا لەبەرەوەی هاتوچووەکە کەمتر بووە نازانم نەڕەحم کەمتر بووە ئارێوەڵا بەڕای تۆ مافەکانی دراوسێ چییە؟ ینی ئێمە دەبی مافەکانی دراوسێ لە بەرچاو بگرین مافەکانی چین؟ مافەکانی ئەوەیە لە گەریەک باش بی هاتوچوت هەبی مەرحەبای گەرمت هەبی لێ قەومانەکە یعنی ئەتوو دەبی بە هەموو شتێک لە گەریبی لەگەر دراوسێی باش ینی ئەوەکە زاران کەسێک کە تووشی کارەساتێک دەبوو یان کەسێکی لێ دەمرد دراوسەکەی چۆن مامەڵی لەگەڵدا دەکرد دراوسەکەی هەفتێک باوەڕکە هەر لە گەری بوو لە مارێ یان بانجی دەکردە مارێ یان سێ چار زەمان شیونانیان دەبردە مارێ درنەوەییان دەکردن یعنی هەتا هەفتێکی زیاتر ئەو مارە هەر لەگەر ئەو مارە بوون بەڕاستی فەرقی گەلێک زۆر بوو لەگە ئێستا ئارێ وەڵا زۆرە ئارێ وەڵی لەگەر ئێستا فەرقی زۆرە ئاوات بەو کاتە دەخوازی و شایەک لە گەریەک بووینە لە هەموو ناخۆشیەک لە گەریەک بووینە یعنی ئاواتە خوازم وەک ئەو کاتانەبی ئێستا بەس بەداخەوە ئەو هاژ نییە ئارێ وەڵا ینی خۆزگە بەو کاتی دەخوازی ئارێ وەڵا هەزار جار خۆزگە بەو کاتی دەخوازی هەندە خەڵک لە گەریەک ڕێک و پێک و دراوسەکان فێڵیان یەکتری نەدەکرد درساف ئەرێوەڵە فێرکردن نەبووە نابەت دەگەریەک درساف بووینە کچیان نەمارمان بووە یعنی هەر باوەڕکە جاری وام شەویش نەچووبیتەوە ماری کچی مە لەگەروان بووە یعنی هەندە دەرخاوێن بووینە بەس بەخوا ئێستاوە نیە هەستی بە متمانە و ئەمان کردیە ئارێوەڵا زۆر زۆر ئەمانەت هەبووە زۆر ڕێک و پێک بووینە زۆر لە گەریەک باش بووینە زۆر هاوکاری یەکتر بووینە ئێستا چی بە منداڵەکانت دەڵێ لەسەر دراوسێ چۆن ئامۆژگاریان دەکەیت وەڵڵاهی ئێستا برێم چی نسحەتیان دەکەم دەرێم هاتوچوو بکەن باش بن ئەوان چەند باش بن ئەمگۆ باشتر بن ئیشاڵڵە ئارێ وەڵڵا ساژەمە لە گەریەک لە جیرانمان هەمووی ئەوهایە سەردانیان دەکەی ئارێ وەڵڵا هەموو ژێژنان ئەوە هەر هیچ مار بە مار هەتا دوورەکانی ژەم دەسمە هەمویان ئارێ وەڵڵا ئێستا ئەو جیرانەکانمان شەو ئەمە دەچینە لایەن ئەوان دێنە لامان هەست بە ئاسوودەی دەکەی ئارێ وەڵڵا زۆر زۆریش ئارێ وەڵڵا لەوەتی ئەمە چوی مەوێ گوتمە من دێمەکەن هەمووتانە گۆش دەبی بێنەوە نابێ وەکو هەندە کەس تەمەشا بکەن کە هاتوچووی جیران هاتوچووی یەکتر ناکە ڕشی لێک دەبتەوە کەیفی پێک نایە بۆ خوای ئەوەش بێ ئیمانیە ئیمان زەعیفیە بەڕاستی دراوسێ دەگەیت لەگەڵ دراوسێ دەبی مەعامەلەی چاکبی ئاگای لە ناموسی بی ئاگای لە ماڵمنداری بی جاران بام لۆی جێڕایتمەوە کە دراوسەیەک دەچۆ حەجەیان دەچۆ شوێنەچی یان دەچۆ شاران وەکو ئێستا نەبوو برین ڕێگا سیارە زۆربیان کەلوپەلی گواستنەوە زۆربی کلیلەکەی دەدا کابرا یانەوە تا ڕای دەستپات دەیگۆ ئاگا لە مار و مندارەکەم بی ئاگای لێ دەبوو ماڵ و منداڵەکەی تەسمیلی زیرانەکەی دەکرد جیرانەکەی دەکرد بەرێ بەڵێ ئەمە مارمان لە بای زاغەی بوو لەسەر بانی دەنووسین ئەو کاتی جیرانمان هەبوو ڕەحمەتی خوای لێبی کا خالید خالی سەردۆری لەگەڵ خێزانەکەی لەگە مندارەکانی بە بانی مەداداهاتن دەچونە ماڵی کاک درشادی ڕەحمەتی خوایان لێبی ئێستا ناتوانین تەنانەت ئەگەر برین تەیرێکت هەبی بستە بانەکەی بستن باری جیرانەکەت لەوانەیە بوختانێکت لۆ هەربەستی ڕێزم هەیە لۆ جیرانی ئێستا بە زروفەکە وای لێ هاتووە لەوانێ برێ لۆ دزیات یان لۆ ناموسم هات یان لە بۆ شتێکی خراپ هاتیە ینی گومانی خراپت پێ دەبات بەڵێ بەڵێ حتمما ئەرێوەڵا باشە مافەکانی دراوسێ چین ینی ئەو مافانەی چین کە ئێمە دەبێ بیزانین مافی دراوسێ ئەوەیە دەبی ئەتوو یەکەم ئاگا لە ناموسی بی دووەم ئاگە لە ئەخلاقی مار و مندارت بی سەرۆت و سامانی خۆت چۆن دەپارێزی دەبی ئەو هابی پارێزی ناموسی خۆت چۆنە دەبی ئەو هابی بە چێ دەگوترێ دراوسێکی خراپ بەو دراوسێ دەگوترێ خراپ یعنی تەشقەرت پێ بکە یان مشکلە لۆ دروستکە یان هەموو دەمێ گارە لە بۆ بکە لەگەڵ دراوسێکە تووشی دەمەقاڵێ بووی نا لە خوای بە زیاد بی ئەمن جیرانم هەیە ئەوە تا ئێستا دەچین زۆر جارێک لەیم لێ دەکەن دەرێن ئەو لۆ خێزانەکەت نایەتە دەرێ دەرکەتان پێوە درراوە هەموو دەمێ نە لە خوای بە زیادبی کچەی شمەیەوە 13 سارە هەتا ئێستانە لە منداڵی داوە نە کەسیش لێی داوە لە خوای بە ئەی هاتوو چۆکردنتان سەردانیکردنتان چۆنە زۆر باشە برێن زۆر ناچن بەس ئەگەر تازیەک بی یان خوانە خواستە نەخۆشیەک بی شتێک بی هاتوچوومان زۆر باشە ئێستا من لۆ خۆم لە ئیشێ بوویمە
لە تەقتەقێ بوویمە خێزانەکەم بەر بووی تۆ دەستی شکاوە جیرانەکان بردووتیان یعنی هەتا تو هاتیەوە جیرانەکان بردیان بەڵێ 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 ئەرێوەلا لە خوای بە زیابی ینی لە جیرانەکان دڕازی ڕازیمە لە خوای بە زیابیدا پێشناژی وتویانە چەپرە بە دەستێک لێ نادرێ ئەگەر ئەمن باش نەبم زیرانەکەم باش نابی لەگەرم ئەگەر ئەویش باش نەبی ئەم باش نام لەگەڵی خی گەورە هەمیشە پەیوەندیتان بەهێز بکاتەوە باش بیسپاست دەکەم ئەمە مارمان لە بای زاغەی بوو لەسەر بانی دەنووسین ئەو کاتی جیرانمان هەبوو ڕەحمەتی خوای لێبی لەگەڵ خێزانەکەی لەگەڵ مندارەکانی بە بانی مەداداهاتن دەچونە ماڵێک کاک دشادی ڕەحمەتی خۆیان لێبی ئێستا ناتوانین تەنانەت ئەگەر برین تێرێکت هەبی بستە بانەکەی بستن واری جیرانەکەت لەوانەیە بوختانەکرد لۆ هەربەستنەوە شتێکی وای تێدا بێرینەوە کە ئەمن مردم بێتن برێ هەدیەتەنە الفاتحە خدا عافیکە ئەوەی تێدا بهێلینەوە نەوە کە مردمیان ئەو مرد برم بەخوای چابم کە جیران دەهات مەسەلە ئێواران چێشتی لێدەنانی وەڕۆیان چێشتی لێدەنا هەر چوار دەورەی جیرانەکەیەکی قاپێکی ئەو هەش چێش بۆ دەبردن یعنی بڕوا بکە ئەگەر گەنجێک ژنی بینە بواە نەدەسوی جیرانی بیری یعنی وەکو خوشک و برای لێ هات مام حاجی سلااو لێوی بەڵە سەرچاومە خێر بێ ئەحواڵت باشی حەمد و سەنا بخوای سەلامەتکە یاڕەبی بەخێر بن سەلامەت خوا بەخێرە مامە حاجی بەڵێ جیران دەبی لەگە جیرانی کوبی قوربان جیران لەگەر ئەوەیە دەچۆ سەفەرێ کابرا دەیگوت کاکە ئاگاد لە ماڵ منداڵەکەی من بێ حتا دێمەوە سوێن بەخوای کچەکەی خۆی ژنەکەی خۆی وەک هەمووی وەک خوشک تەمەشای دەکردن حاڵی بووی بەڵام بەداخەوە ئێستا ئەگەر جیرانەکەت بڕۆ بە سەفەرێ هەتا دێتەوە لەوانەیە چی خراپ بێ و چی هین بێ ئەوەی دەکا لۆ هامان لێ هات لۆ هەمە بەسەر هات آخر دەزانێتە وەڵی قانون نییە سەرەر نییە کە قانون نەبێ سەرەر نەبێ بە هەم بەرەڵایە بەرەڵاش هەرچی بیکە کابرا دەیکا حالێ بووی ئامۆزاجان خەڵک جاران چۆنەها لەگەڵ یەکتری باش بوو ئاگاداری ماڵی یەکتری بوو ئاگای لە دراوسێ بوو ئەمە بۆ خۆمان لە خۆمانەوە پێدا بڕۆین کە جیران دەهات مەسەلە ئێواران چێشتی لێدەنانی وەڕۆیان چێشتی لێدەنا هەر چوار دەورەی جیرانەکەیەکی قاپێکی ئەو هەش چێش بۆ دەبردن جیران ئەو هابوو بە زەمان لە نانی خۆی دەیداوی لە نانی خۆی ئێوارە حەشی بوو کابرا بەڵام هەشتێکی جوانی بۆ دەبرد نانێکی جوان و ئاکەزایی بۆ دەبرد هەموو لەبە ئەوەی بکوم جیران بوو جیران ئەزری لەگەڵ جیران بوو هەتا خۆشەویستی نێوانیشان زیاد باڵ زیاتر بوو قوربان لەوەیدا نەبوو بسویا سەفرەیان بکتە کاکە ئەمن 5,000 بدەیان دینارێکم بدەیە ئەو مای دینار ئەو شتە بوو دەیگوت بە سەرچاو چ دەوێت دەمێت چەندت دەوێت دەمێت ینی پێشترێ جیران یەکتی یارمەتی یەکتریشی دەدا هاوکاری دەکردن ئەگا مەسەلا کابرا لێ بخەم وایە هەموو یارمەتیان دەدا هەموو ئەنواعشدا لە ماڵ بووە لە پارە بووە ئەگە ماڵی بسوتە ماڵەکان ئاکەزا بۆ هەمووی لە ماڵەکەی خۆ خۆشتە دەکرد ئەوها بوو ئەها یارمەتیان ئەوها یارمەتیاندا جیرانەکانی ئێستا کو دەبینی ئەو خۆی خۆمان ئستا جیرانمانەیە تقریبان لەوانەیە هەژنودە کەس بن هەزنودە ماڵن هەتا ئێستا نەچێت نەماڵی یەکتر نەچێ ماریان چوون بەس ئەوان نەهاتوون ئەتو بەردەوام بڕۆ قوربان ئاخر دەزانێت یا کور ئاخر نەفسەکەت ئەوها ڕێ نابدا حالی بووی خۆی ئیسلامەتی و مسلمانیتەکەماها باشترا ئەمە بچین دەبێ وا بێ ڕاستە هەر بچی ئاخر دەبینی عشق دەڵێ بەڵا کاکە هەر ئێمە نین و ئەتو دەیکو دەبێ ناوا دەبێ نابێ حالی بووی خۆی خێرەکە ئەوها زیاترە ئێمە بەردەوام ئەگە ئەویش نهات ئەمە هەر بچین حقاتیش خێرەکە قەرنی ئەمە بچین ئەو بێتەوە خێرەکەی لەوەیدایە قوربان زاتوو دەزانی چێ کابرا هەستە خراپەی کردووە تو چاکەی لەگە بکە حاڵێ بووی تو ماڵ و مەسەلا ماڵستی بپارێزە لە هەموو شتێکی خۆی دەبێ ئیسلامەوە بێ حاڵی بووی جەناب بە کورتی دەمەوێ بزانم بەچێ دەرێن جیرانە چ خراپ والله جیرانی خراپ ئەوەیە کە زمانی پیس بێ حاشاش خۆمان دەم شەر بێ دەم دراو بێ ئەمە جیرانێکی خراپ و جیرانێکی ئەوەیە بەڕاستی هەموو کەسێک ڕقی لێ دەبێتەوە یانی لە زیراندا بەولاوە هەتا ئێستا مەسەلا گەنج پیاوی اختیار گەنج ئەنوا کە زمانی شەر بوو هەر پیسە بە پیسی دەڕوە جا لە گەنج بێ و لە کوڕ بێ و لە حەت شتێکەوە بێ
ئەوە شتێک پیسە. دراوسەی چێ و لێسادا پەیوەندی دراوسەکان لەگەڵ یەکتریدا چۆن دەبینی؟ دراوسێ ئەو کەسەیە کە پێغەمبەر صلی الله علیه وسلم دەفەرمی لەو بەری ئەو جا هەندێک لە عولەما دەرێن چلمان لەو بەر ئەوانە بە دراوسی حسابن. دراوسێ دەبێت چۆن لەگەڵ دراوسەکەی مامەڵە بکات، چۆن هەڵسو کەوت بکات. ئەوەی کە دراوسەکەت یان جیرانەکەت بەکەلکت دێ برایەکەت نادگاتێ، نەخۆشیە سەرهێشیەکە براکەت دوورە ئەتوو دەتوانین داوا لە دراوسەکەت بکەی. ئێستا من ئەگەر لە ماڵەوە نەخۆش کەوم براکەم نامگاتێ دراوسەکەم دەمگاتێ. دوێ لەبەر ئەوەی دراوسێ زۆر مهمە. خۆی ئابزانم لە براش باشترە. بەشێک دەڵێن دراوسەی باش لە خزمی خراپ باشترە، بەشێکیان دەڵێن لە برای خراپ باشترە. ئەمن دەرم لە برای باشیش باشترە لەبەر ئەوەی بەهانات دێ ئەگەر پێویستیەکەت پێ بۆ جێبەجێ دەکە. بە ئەوەی بە پێ ئۆزمونەی کە هەتا خەڵکی پێشتر چۆن مامەڵەی لەگەڵ دراوسەکەی دەکرد و کاتێک ئەگەر بیست بە سەفەرێک بکات بۆ شوێنێک بچێ چی بە دراوسەکەی دەگوت و دراوسەکەی چۆن مامەڵەی لەگەڵدا دەکرد؟ جاران ئەگەر برین یەکێک چوو بە حەجیان سەفەرێکی هەبا بە دراوسەکەی دەگوت ئاگاداری ئەو مار و مندارم بە ئەو پیاوە هەموو ڕۆژێک بیانیان دەچوە لە دەرگای دەدا لە پشت دەرگاکەوە دەیوت خۆشکم چ ئیشە کارێک پێویستیەک تێ بۆ جێبەجێ بکەم، بەڵام ئێستاەوە نەمایە بەداخەوە. ئێستا زۆر دەگمەنە. ئێستا دراوسەکە دەوانێت لەسەر مندارەکەی لەگەرت بە شەڕ بێ. تووشی دەمەقاڵێ و شەڕبووی لەسەر لەگەڵ دراوسەکە لەسەر منداڵیان هەر هۆکارێکی دیکە؟ خۆی ژیان هەموو شتێکی تێدایە. جاروبار توش بووینە بەڵام تەنەزولمان کردیە. تەنەزول لەبەر خاتی دراوسەیەتیە. لە پێناومانەوەی پەیوەندیەکانتان پەیوەندیە مردنەکە، نەخۆشیەکە، سەرهێشیەکە، خۆشیەکە. ئەدی خەڵکی شاری کۆیە لەگەڵ دراوسەکانیان چۆنن؟ بە شێوەیەکی گشتی باشن؟ پەیوەندیەکانتان زۆر باشە؟ بەگشتی شاری کۆیە دراوسەکان باشن لەبەر ئەوەی بە حکمی ئەوەی شارێکی گچکەیە و هەموو ناسیاریەشین و هەموو یەکتر دەناسین و بەکەلک یەکتری دەین و پێویستی یەکتر جێبەجێ دەکەین و سلااو ڕێز و ئەومان لە بینی یەکتری هەیە. پێت خۆشە دراوسەکەت سیفەتێکی نەبێت؟ دراوسەکە خۆی دراوسەی چاک هەرچەند ئەوەشە لێم سیفەتەکی نەبی پێش هەمووشتی لەسەر منداران بەشەڕنەیە. ئەوە زۆر مهمە. لە کەناڵەکان دەیبین لەسەر منداڵان چەند کەس دەکوژری. تۆ زلەیەک یان دراوسەکەم زلەیەک لە مناڵەکەم دەدا چیتیە؟ غێر مناڵەکە غەڵەتێکی کردیە. ئاش ببینەوە شتێکی وای تێدا بێرینەوە کە ئەمن مردم بێتن برێ هەدیەتەنە الفاتحە خدا عافیکە ئەوەی تێدا بهێلینەوە نەوە کە مردمیان ئەو مرد برم بەخوای چابم. سڵاو لێبێ مامەجان. بەخێر بێن سەر چاوەکانم. چۆنی ئەحواڵ باشن؟ باشنە حاڵتان چاکەن گۆش بەخێر بێن سەر چاو بەڕێزن. پێم بڵێ لێرە لەگەڵ دراوسەکان چۆنی؟ زۆر باشین، زۆر چاچین، زۆر باشن. گەلک ڕێک و پێکن زۆر هەمویان. ئەلحەمدولیلا. چی وای کردووە ئاوا باش بن لەگەڵ یەکتری؟ وەڵاهی بەنسبەت دەوەی لە مێژەمە جیرانی کردین لەگەر کاکالی تەقریبی 30 ساڵ دەبی پێکەوەینە زۆر هەتا سەعات زیمان نەبووە. 30 ساڵە بێکەوەن و لە یەکتری زویر نەبوو؟ ناوەڵە لە ژیان دوێمیشیان تەماحشمان نەکەوتە مەحبێنی ئەوە زۆر باشە. ئەی لە ماڵدا لەگەڵ دراوسەکان تا چۆنی؟ زۆر باشین لەخوای بەزیێت. سەردانیان دەکەی؟ وەڵاهی کەم ئێواران درەنگ دەچین لەبەروی پێڕان ناگەین وەکو جارانیش نەمایە لەبەر ئیش و کار و جاران چۆن بوو بۆم باس عالم هاتوونیەکی دەکرد و داوت کاری هەبوو ئێواران دەچێ ماڵ یەکتر و شەوانە تا دەنگ بەزستاوە نماوە. هەز ناکەی جاران خەڵک پێویستی بە یەکتری بوو ئێستا کەمتر پێویستی بێکە؟ بەڵێ هەبوو ڕاز دەکەین ئەخر ئێستا زانی کۆ کەس ئاگای لە کەس نەمایە لەبەرەوەی هەر کەسی بە ئیش خۆی مەشغولە چکە لەبەرەوەی ژیانەکە تۆزە قورس بۆ گەلک ژیانەکە قورس بە ڕەنگە هەرەوەندە پێڕابووین هەرەوەندە پێڕا دەکەی هەر ژیانی شەروایە هەتا لەسەر گەنجی و تااقەت تێخۆشەکە دوایەت کەمە بە تەمەندا چووی زەوقی چت نامینی. باشە دەپرسم بابزانم تۆ دەتەوێ
دراوسێ لەگەڵ یەکتری چ سیفەتێکیان نەبێت والله یەکەم تەماحی نەبی دومینیشیان عیلاقی خۆش تەبی لەگەری زۆر باشە ئێستا من بە تایبەتی لەگەر کاگعلی زۆر زۆر خۆشەویستیمان هەیە پێکەوە چیت هەیە بۆ ئەوانەی بۆ ئەو کەسانەی کە دراوسەیەکرین جیرانی یەکترین کەسی لەسەر شتێکی سادا لەگەڵ یەکتری تووڕە دەبن هەندێکیان پەنا بۆ کوشتنیش دەبن بەڵێ ئەوە ئێستا بڵێم لەگەڵ برادرێکی یان لەگەر خزمەتی جیرانەتی و ڕەفاقەتیمان زۆر خۆشە بەس کە پارە و تەماحی کەوتە بەنێ زۆر زۆر ناخۆش دەبی چێشەکان قورس دەبی هەموو شیوای لێکردیە لەسەر بێ ئیشی و کاریە ئەگەر ئیش و کار هەبی کەس ئەوەی نامینێ بەسەر کەس مەشغول دەی بەسەر ئیشەکەی خۆتەوە بەس کە ئیش و کار نەی فکر لە هەموو هەشتە چی دەکەیتەوە حەز ناکەی لە شاری کۆی دراوسێتی باشترە لە چاو جێدیکە زۆر باشترە چکەمە بەیانێن کە دین کاگالی نییە من تەلەفۆنی بۆ دەکەم یانە من نیە ئەو تەلەفۆن بۆم دەکە احتیمالە یەکەچکەوان نەبی هەر لێشی نەپرسەوە ئێوە لە یەکتری دەپرسن بەڵێ وەڵا گەر لێر و کانە کێشە چێبی یەکسەر جێبەجێ دەکەم و ئەو بۆم دەکا دەڵێ بێم لە دوو دەگەر تااقەت نییە دێم لە دوو زۆر زۆر باشە کوڕی زۆر چاچشە دەڵێن دراوسی باش لە براش باشترە هەرێ وەڵی ئێستا من لەگە کاگعلی زۆر زۆر تێکەڵاویمانێ ئەوەن دێرەگە کاگعلی تێکەڵاویم احتیمالە لەگەر برایەکەم دوورە تێکەڵاویمان نەبی سا جاری وایە دێرم کاگەری وە لێرکانە دانیشە دادەنیشتن سای دەخۆنی و ساڵ فەی دەکەین و ڕۆژەکەی بەڕێ دەکەین سلام علیکم الله وبركاته چۆنی برام باشی حواڵت تاوان مەڕێزی پێم بڵێ لە تێڕوانینی گەنجێکی وەکو تۆ دراوسەی باش چییە؟ دراوسەی باش وڵات دراوسەی باش ئێستا زۆر کەمماین یعنی بەڕاستی دراوسەی باش ئێستا زۆر کەمماین یعنی بەو ڕادەی کەممایە لەبەر چ کەم بووە لەبەرچی لا برایەکەم ئێستا من یەک لەبارەی خۆمەوە نازانم بەس ئەوان ئێستا بابم زیاتر تێبگات تەمەنەی بەڕێ کردو یان باپیرم لێروکانە دانیشێ و ئەو تەمەنەی بەڕێ کردو یعنی ئێستا هەندێک جیرانێ هەر حسابشت بۆ ناکە ڕێشت بۆ دانانێ لەگەر ڕێزم بۆ تو پێت وایە دەبێت جیران کوبی لەگە جیرانی لە برایەکەم جیران دەبی لەگە جیرانی دەبی وەک برا و خوشکامی لەگە یەکتر نابی بێ ئوسوڵی و بێڕێزی بەرامبەر جیرام بکەی و بێزاریام بکەی و ئەتوو بزانم کوی لەگە جیرانەکانت پەیوەندیت کۆ لەگەریان لا من لەخوا بە زیادویەک عیبم نییە و لەسەر خۆم و هیچ کێشەش نییە لەگەڵیان یعنی بەڕاستی هاتوو چووی خێزانیتان هەیە لەگەڵ یەکتری ئاریوەڵا هەمانە بەس زۆر بەکەمی بەڵێ یعنی دەشان بینم بە خوشک و برای خۆمیان دەزانم لە تۆی گەنج دەپرسم دەبێ ئێمە چۆن بین لەگەڵ دراوسەکانمان چۆن ڕەفتار بکەین مامەڵەمان چۆن بێت وەڵی سەرەتا بە خێراتنتان دەکەم یەکەم جار ڕێز و خۆشەویستی لە بین جیرانەکان هەبی حەقا وە لێبوردەی و خزمایەتی و جیرانایەتی دەبی بپارێزی چکە ئەزی جیرانی گرانە لەسەر جیرانە کاکە دونمە جەژنەیە بچێت سەردانە چی بکەی خۆی ئیسمان لێکەم نابتەوە وایاننا سەرچیان لێ بدەین و ناو خواردنە کشتەکە بیبین لۆ یەکتری و دەیبێ خواردنیان بۆ دەبێت بۆ دراوسەکانە ئیشاءڵڵا هەرێوەڵا ئەی لە جێژنانە ئەوها دەچێت سەردانیان دەکەی وڵی بە حەقە دەگەر جاری وایە کەس لە مارێ نییە لەخوای بە زیادی ئەوڕۆ کەس لە مارەدا نانیشی هەرێکە و لەلایەکی ئەگەر هەبی ئیشاءڵڵا هەرێوەڵا پێت خۆشە سەردانی دراوسەکان کەی لەگەڵیان پەیوەندیت باش بێ ئەرێوەڵا بەس شتی وا لەو ڕۆژگارەی نەمایوەڵا نەما بە حەقا نابە ئەی چەندێک هاوکاری دراوسەکان دەکەی یارمەتیان دەدەی شتێکیان پێویست بێ یارمەتیان بدەی عەلاگەیەک بێ بۆیان بگەینەوە ماڵ هاوکاریەک بێت وڵی ئەجە بە پێی توانای خۆم وایە بە پێی توانای خۆمەوەی لە دەستم بێ درێخی لێ ناکەم بەنسبەت جیرانی قەدیم و جیرانی ئێستا بەڕاستی جیرانی قەدیم یعنی وەکو ماری خۆدوا بوو یعنی تەمەشای خوشکان براکان هەموو خوشک و برا بووین یعنی بڕوا بکە ئەگەر گەنجێک ژنی بینە بواە نەدەچووی جیرانی بیری یعنی وەکو خوشک و برای لێ هاتبوو جیرانی ئەو دەمای ڕۆحیانە سەر یەک بوو یعنی ئەگەر لۆ نمونە برەی بابم یان داکم نەمارە نەبوونایە چیان دەکرد یەک لەوانەگە خوشیان با کچیان بە دەهاتن نەمارە مەدەنووسیلامە دەچوو نەمارەوان ئەوە جیرانی قەدیم
هەموو نیەتان لەگەڵ یەکتری ساف بووە هەمووی ساب بوو هەمووی وەکو خوشک و برا ئێستاشی لەگەر بێ ئەو عبرم نزگەی 57 سارم ئێستاش کە بانجان دەکەم هەر بە خوشک بە برا ئەوانەی قەدیم یعنی هەر خوشک و برایدا یعنی ناموز نەبووە لە ماریوان دەخەوتی لە مارمە دەخەوتن ئەو کێشە نەبووە برێ ئەوها لیان دابوونا لیان نەدەبوونا جیران لی دابوونا نەمان دەوێرا برێ دەجیاتی ماری بوو لێدانمە ئێستا کە دەتوانی بۆ نمونە بڵێن ئەو پەیوەندیەی کە جاران هەبوو کاڵ بوویتەوە ئێستا خەڵک کچەکەی خۆ نانێرتە ماڵە دراوسێکیان ئاوا لێ ئەمینە بەڵێ بەڵێ ئەسیانی وای لێ هاتێ نەگە تو قەزەی جیران وای لێ هاتیە برازات بێتە مارت یعنی ئەو چی لێ دەکەی یعنی کۆمەڵایەتەکە وا ڕوویە یعنی حەز ناکەی بە تو بێ گەنجێک ئێستا بێتە مارت وای لێ هاتیە نەک جیران لەبەر چ وای لێ هات کۆمەڵایەتەکە نەمایە کۆمەڵایەتەکەی ئەو جاران نەمایە بری گەورەک نەمایە شتێک نەمایە هەرکەسە و بابا لۆ خۆیتی ئەو داکو بابی پێشدا نەمایە واقعیت پێ برێم ئەو مامۆستایی پێشدا نەمایە دەڵێن جاران ئەگە کەسێک بچوە سەفەرێکان بچوە شوێنێک کلیلەکەی ماڵەکەی خۆی دەدا بە دراوسەیەکەیان ئەوەندە لێ ئەمین بوو پێی دەگوت چیت دەوێت لەو ماڵە گردن ئازابێ بیبە فعلا ئەی ئێستا ئێستا دەرێ دەبی خوا جیرانەکەم نێشتێک بکە یعنی هەموو جیران نا بەز ئەو جیرانەی جاران نەما نا واقعیت پێ برم بەبێ یەکتری ڕەنگە نانیان نەخوار بەیان شیوێکیان ئامادە کرد بە قاپێکیان بۆ دراوسێکی خۆیان دەبرد هەموو لۆ نمونە سەردەمی جیرانی قەدیم ئەگەر ئەتو ئەو مارە شیوەک باوم ئاڵگۆڕیان بە شیوەکان دەکرد ئەو لەوی دەبر ئەو لەوی دەبر یعنی وای لێ دەهات شیوی هەموو جیرانەکان لۆ دەهات لۆ هەمویانت دەبرد ئاڵگۆڕ پێ دەدەهات باشە حەز ناکەی جاران بۆی پەیوەندیەکان بەهێز بووە خەڵک پێویستی بە یەکتری ووە بەڵام ئێستا کەمتر خەڵک پێویستی بە یەکتریە دەزانی مەسەلەکە چییە لێرە واقعیت پێبرم نەرێبم بە نسبەت پەیامیانی ئەوەی دینیە دینیەکەمان نەمایە حقیقەتت بێبرم جارە لۆ نمونە لە گەڕەکە چووە گردی دادنیشتم دەمەشام دەکرد پازە فەقەی لێ بوو عالم بوو ڕووی لە فەقیاتی کرد بوو فەقیاتی دەرسی دەخوت ئەو ماران هەموو شیویان دەدانێت دەستیان بەسەر سینجۆ دەکرد ئێستا لۆ نمونە چار فەقەی بێتە گەڕەکە پیان ناخۆشە خۆ من نسبەت لاوەی دینی نییە یعنی بەس شتەکەی کۆمەڵایەتی بوو یعنی دەهات باسی لۆ دەکردی مندارەکە فێرە نوێژی دەکردی یعنی شتەکی چاک بوو یعنی شتی ڕۆشتی باشی فێر دەکردی قەزێ لەسەر وەک حیزبەتی گەڕێ بەڵام ئەوە لەلایەک ئەوە هەبوو ئێستاوە نەمایە باشەگە لە تۆ بپرسم وەکو خۆت سەردانی دراوسەکان دەکەی هاتو چوتان هەیە کەم یعنی ئەو جیرانەی قەدیم ماسا سێ جیرانەی قەدیم هەیە دەچین دەنا واقعیت پێ برم جیران لە بۆ جیران ناچیە کە ئەو نەهات ئەمن ناچم کە جارێک چووم کە نەهات ئەم ریسکە ناچمەوە کە دوو جار چووم کە نەهات دیسکە ناچمەوە واقعیت پێ برم نەکە ئێستا قەزی جیران هەتا بڕواب کە حوزم هەموو شوی حوسم ناکە ینی بڕواب کە ئێستا جارواتەمە شادێکی مارە براتە لە براتەوە دەست پێ بکە جاروا بە سێ سال ماگان جارە سەر لێ نادا دەڵێن دراوسی باش لە برایش باشترە خۆی ئەسلە دراوسەیە ئەمە کە ئێستا کە دراوسەیەکی باشم هەبوو ئەم کە شوێ لێم قەوما برام لۆ سەریا چێ بەهانامەوە دێ دراوسەیەکەم بەهانامەوە دێ ئەنج برایەکەمە ئەوەل کەس جیرانەکەمە ئەگەمە دڵ سابین دەڕاست بین جیرانەکە لە برای باشترە واقعیت بێ دەرم واقعیت پێ برم بەڵێ عزیزان و خۆشەویستانەوەی بینیتان سەرنج و بۆ چوونی بەشێ لە وڵاتیانی شاری کۆیە بوو لەسەر دراوسەتی جاران خەڵک پەیوەندێکی زۆر بەهێزیە بوو لەگەڵ دراوسەکەی تەنانەت کلیلی ماڵەکەی دەدا بە دراوسەکەی و زۆر لێی ئەمین بوو بەڵام ئێستا دەبێت قوفلێکی گەورە لەسەر دەرگای ماڵەکەی بدات بۆ ئەوەی هیچ شتێکی لێ نەبردرێ و پارێزراو بێت جاران دراوسێ بە بە یەکتری نانیان نەدەخوارد قاپێک شیگان بۆ یەکتری دەبرد و ئاگاداری حاڵ یەکتری بوون لە یەکتریان دەپرسی و ڕۆژانە هەواڵی یەکتریان دەپرسی لە کارکردندا لەگەڵ یەکتری هاوکار و یارمەتیدەری یەکتری بوون بەڵام ئێستا دەبینین کەمترە و یارمەتی و ئەو سۆز و خۆشەویستەی کە هەبوو ماوە ئەویش ڕەنگە سۆشیال میدیا هۆکارێک بێتن و هەروەها ئاسانبوونی کارەکانی ژیانیش هۆکارێکی دیکەیە ڕەنگە جاران دراوسەکان پێویستیان بە یەکتری بوو وایە بۆیە زۆرتر تێکەڵ یەکتری دەبوون بەڵام ئێستا کەمترە و پێویستیان بە یەکتری هەیە ڕەنگە نەمانی سۆز و خۆشەویستی و کەمبوونی سیلەی ڕەحمیش هۆکارێکی دیکە بێ هیوادارم لەگەڵ دراوسەکانمان باش و تەبابین و پەیوەندیەکانمان بەهێزکەینەوە
تاتەوەرێکی دیکەم وتان بەخوای گەورە دەسپێرم خواتان لەگەڵ.